کوردستاندا هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە متمانەیەکی باش پەیداکە وەوە بێتە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک. لە سوودەکانی ئەو پرۆسەیە ئەوەیە کە وا دەکات بۆ کەسانی کە دەیانێت داواکاری پێشکەشکن هەلێکی یەکسان دەرەخسێنێ بۆ هەموو لایەنەکان و ئەو کەسانی کە دانێ فۆرم پێشکەشکن بە شێوەیەکی یەکسان دەرفەتی هاوڵاتی بوون دەکرێتە پێوەەر. هەروەها ئەم پرۆسەیە وا دەکات کە شەفافێتی زیاتر لە کارەکانی کۆمیسیۆن بەدی بکرێت کەوا بکات ڕێکخراوەکانی ناوخۆ و نێودەوڵەتی هاوکارێکی جدی بن لە سەرخستنی پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا. خاڵی سێم دەبێت هۆی متمانەیەکی زیاتر لە نێوان دەنگدەران و هەروەها لانە سیاسەکان و متمانەیەکی زیاتر بە پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا. چوارەم هۆکارێکە بۆ دوورخستنەوەی دەستی حیزب لە ناو کۆمیسیۆندا کە مەژوا دەکات متمانەکە زیاتر بێ و هاوڵاتیان متمانیان بە دەنگی خۆیان زیاتر بێ لە کاتی دەنگداندا. پێنجەم دەرفەتێکی زیاتر دەرەخسێنێ بۆ هەلی کار لە هەرێمی کوردستاندا بۆ ئەو خەڵکانەی کە دایانەوێت تا ئێستا دانەمەزراون و دەرفەتێکە بۆ ئەوەی کە ژیانێکی تازە دەست پێ بکەن و هاوکارن بۆ کۆمیسیۆن. بەڕێزان، ئێمە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان لە استراتیژە گرنگ و کارە لە پێشینەکانماندا بریتە لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران لەو کەم و کوڕیانەی کە تێدایە لە کاتی ئێستادا بۆی کە بێتە جێگەی متمانی هەموو لایەک و ئێمە بتوانین لە داهاتوودا هەر هەڵبژاردن و ڕاپرسیێک بکەین لە ئاسی هەرێمدا کە جێگەی متمانەی قەوارە سیاسیەکان بێت و کەمترین تانی لێ بدرێت. هەروەها بە ئەرکی خۆمان دەزانین وەکو ئەنجومەنی باڵای کۆمیسارن کە هەستین بە بەکارهێنانی هەموو تەکنیکە پێشکەوت و سەرکەوتوەکان لە دنیادا بۆی کە بتوانین بە کەمترین تێچوون و بە کەمترین کات و کولفە بتوانین لە کاتێکی باشدا هەڵبژاردنەکان ڕابگەینین و لە کاتی خۆیدا هەستین بە ئەنجامدانی هەموو هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستاندا. لە کۆتاییدا داواکارین لەلایەنە سیاسیەکان کە بگەنە سازانێکی نیشتیمانی گرنگ و ئێمە داواکارین لێیان کە کۆمیسیۆن ئامادە نەبوونی کۆمیسیۆن نەکەنە هەنگاوێک بۆی کە دواخستنی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان دوا بخرێ، بەڵکو ئێمە وەکو بڕیارمانداوە لە سەرتادا هەمیشە هەوڵ دەدەین کە شەو ڕۆژ بخەینە سەرێک بۆی کە بتوانین ئەو چەقبەستوی کە لە هەرێمی کوردستاندا ڕووی داوە ئەگەر مەرجەعی سیاسی خۆمان لە هەرێمی کوردستاندا بڕیاری دا بە هەڵبژاردن و ڕاپرسیێک ئێمە لە ئاسی پرۆسەکە دابین شەو ڕۆژ بخەینە سەرێک بۆی کە بتوانین جارێکە متمانەی خەڵک و جەماوەر بگەڕنەوە بۆ پرۆسی سیاسی و متمانەی لانە سیاسیەکان جارێکی لەسەر ئەساسێکی باشدا ڕێژێنەوە کە جێگەی شانازی هەموو لایەکمان بێ. لە کۆتاییدا من جارێکە بە خێراتنی جەنابتان دەکەم و مایەک بەجێ دەڵم بۆ هەرێک لە هاوکارانم لێرەکە ئامادەن بۆ ڕوونکردنەوەی زیاتر لەلایەن بەڕێز کاکەندێن سەرۆکی ئەنجومەنی کۆمیساران بۆی کە تشک